ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ جارێکی تر هاتوومەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئەزیزان، هەروەک لە بەرنامەی پێشوودا بڕیارماندا بوو زەحمەتمانداوە بە پرۆفسۆر عەباسی وەلی کە بەشداری بەشی دووەمی بەرنامەی ئاڵتەرناتیڤەکانی دوای کۆماری ئیسلامی بێت. ئەم جارە لەسەر مەسەلەی ڕفرمخوازان قساکەین، لەسەر هاتنەکاری کۆماری ئیسلامی هەتاکو ئێستا. هەمیشە لایەنێک لە کۆماری ئیسلامی ویستویەتی هەندێک ڕفۆرم و ئیسلاحات لەناو ئەو سیستمەدا بە وجود بێنێ بۆ بتوانێت کۆماری ئیسلامی لەباری سیستمی جەهانیەوە لە نێودەوڵەتیە بیکا بە دەوڵەتێک یا حکوومەتێکی قابلی پەسەند کە خەڵک وڵاتانی تر بتوان لەگەڵی هەڵس و کەوت بکەن، خەرید و فرۆش بکەن، ڕابطەی دیپلۆماتیکی لەگەڵا بەرقەرار بکەن و ئەوانەیش بە نەوعێک بەم شێوە هەوڵیان داوە کە کۆماری ئیسلامی زیاتر تەمەنی کۆماری ئیسلامی زیاتر بکەن. ئەم لایەنانە زۆر جار هاتوونەتە حکوومەت، بەڵام لە لایەکی ترەوە لە بەرامبەر لایەنی تۆندڕە و ئەوانە معمولاً پاشەکشیان پێکراوە. لەسەرم باسە دیارە هەر بۆ شێوەی پێشوو زیاتر لە یەکۆڵینەوە ئەمانە لە چ ئاستێکان لەباری کۆمەڵایەتیەوە، لەباری نێودەوڵەتیەوە لە چ ئاستێکان ئیمکاناتیان لە چ فەرحێکایە و هەروەها لەباری مێدیاییەوە چ ئیمکاناتێکیان لە بەردەستایە. دیسان بەخێراتنەکەین کاک عەباسی وەلی، پرۆفسۆر عەباسی وەلی بۆ ئەو بەرنامەیە. زۆر بەخێر بی کاک عەباسیان. سپاست دەکەم کاک مەحی، سڵاوم هەیە لە خزمەتی بینەران و بیسەرانی ئەو بەرنامەیە، هەرواتر ئەو کەسانەی کە زەحمەتێ دەکێشن و بەرنامەکەی ساز دەدەن. زۆر سپاس، مەمنونم. زۆر زۆر سپاس. کاک عەباس، ئێمە لە دەوری پێشووە باسی لایەنی ڕاستی کۆمەلگا کە زیاتر وەکو ئۆپۆزیسیۆنێکن لە دەرەوەی وڵاتکارەکەن قسەمان کرد. لایەنێکی تر هەیە، ئەو لایەنە کە هەر بۆ جۆرە لە پێشەکێکا باسم کرد، پێی وایە بەم شێوە سیستمی کۆماری ئیسلامیە، کۆماری ئیسلامی هەمیشە کەوێتە سەر زەبر و و ناتوانێت ئەو جۆرەی کە بە دووشایەت بە ژیانی خۆی بە شێوەیەکی ئاسایی درێژە بدات. بۆیە هەمیشە هەوڵیان داوە لە شێوەی لە ڕێگەی ئیسلاحاتەوە وارد بن و پێیان وا بووە ڕفۆرم ڕێگەیەکە کاتوانێ ئەو دەوڵەتە یا ئەو سیستمە زیاتر پەسەند بێت لەلایەن لە نێودەوڵەتیە و هەروەها پێشیان وایە ئەوان هەتا لە ئاسی ناوخۆیش ئەتوانن پێش بە بڕێک ناڕەزایەتی و ئەو فشارانەی وا لە ناوخۆیانە هەیەە بگرن. لەو بابەتەوە پێم خۆشە بزانین ڕفرمخوازان چێن، ئایا شتێکی عادیە لە هەر سیستەمێکە لایەنێکی ڕفرمخواز یا تۆزێک نەرمونیان ئەبێت و لەم بابەتەوە کارەکە و چۆناوچۆن بووە کە ئەمانە هۆکارەکەی چییە کە دوایش حتمما لە پرسیارەکانە زیاتر باسەکەین. فەرموو. سپاستان دەکەم. جەریانی ئیسلاح تەڵەبی لە ئێرانێ لە دەستپێکدا وەختێکی کە دەستی پێکرد لە ئێرانێ دەواقعدا حرەکەتێکی ئەساسی بوو، یعنی بەرخلافی وەی کە دەڵێن حرەکەتێکی تاکتیکی لە تەرەفی ڕێژیمەوە بۆ ئینحرافی فکری خەڵکی بوو، دەواقعدا دە دەستپێکدا وانە بوو. تاکید دەکەمە دە دەستپێکدا وانە بوو. لەبەروەی کە کولی جەریان ئیسلاح تەڵەبی چ وەکو فکرێکی، چ وەکو ویژمان و گفتمانێکی، چ وەکو حرەکەتێکی سیاسی ناشی لە هەستێکی بوو کە جەماعەتێک دە خودی ڕێژیمیدا
هەستیان بەوەی کرد کە پاش شەڕی ئێران و عێراقێ کە کەم مەشروعیەتی ئینقلابی ڕێژیمی کە دە توولی شەڕ و ئێران و عێراقێدا 8 ساڵان 10 ساڵان ئەوە بەردەوام ببوو پاژوەی کە پاش شەڕی ئێران و عێراقێ پاژوەی کە دەورەی سازندگی بە ئیستیلا دەستی پێ کرد ڕێژیمەکە دەقەت بەرەو جوورێک لە عادیسازی دەسەڵات دەچوو کە ئەو عادیسازی دەسەڵاتە دەواقعدا سەبەب دەبوو کە مەشروعیەتی ئیدئۆلۆژیکی ڕێژیمی لەکن ئەو کەسانەی کە پشتیوانی ڕێژیمی بوون کە ئەو دەمیش زۆر بوو دەواقعدا پشتیوانی زۆر بوو ڕێژیم ئەو مەشروعیەتی ڕێژیمی دابکەوێ بە قەولی خۆیان دەڵێن ریزش بکە جا بۆیە ئەو جەماعەتە کە پاشان بە ئیسلاح تەلەب ناسران بەو فکرەی گەیشتن کە پێشوەی کە ئەو داکەوتنی مەشروعیەتی ڕێژیم ببێتە قەیرانێکی سەراسەری ڕێژیمی دەبێ بە فکری وەی گەیشتن کە ینی ئەو پێشی وەی بگرن و پێشی وەی گرتن بە جوورێک ئیسلاحات بوو کە ئەساسی و ئیسلاحاتەیەوە بوو کە ڕێگایەک پەیدا بکەن ینی مەفەرێک ڕێگایەک مەسیرێک بکەنەوە کە دە چوارچەوەی ئەو مەسیرەیدا کە بۆ خۆیان تاعینی دەکەن خەڵک واردی سیاست بێ خەڵک واردی سیاست بێ بەڵێ لە حەولیاندا کە پێشی قەیرانێکی مەشروعیەت بگرن لە ڕێژیمیدا لەبەروەی دانەویست کە دەیقەت ئەو جەمبەی ئەوەی کە پێیان دەگوت جەمبەی مەردمی ڕێژیمی ئەوەی حفظ بکەن بە جوورێکی خەڵکی بێننەوە نێو سیاسەتی منتها لەو کاناڵانەی کە بۆ خۆیان دانەویست جا کتمەوە وەکو هەرەکەتێکی ئیسلاح تەلەبی هەم دەبینی بەخشی ڕوحانیەتی ڕێژیمیدا بوو هەم دە بەشی غەیری ڕوحانیەتی دابوو لە بەخشی ڕوحانیەتدا نەمایەندەکانی ئەسلی موسەوی خۆمەینیها بوو موسەوی خۆئینیها بوو محەممەدی نووری بوو و محەممەدی خاتەمی بوو و دە بەخشی غەیری ڕوحانیەتدا دوو ڕێکخراو زۆر مهم بوون یەکیان سازمانی مبارزینی ئینقلابی ئیسلامی کە کەسانی گەورەی ئیسلاح تەلەب لەوێ ڕاهاتن وەکو سەعیدی حەجاریان وەکو ئەو سەعیدی حەجاریان و ئەو کەسانێک کە لە دوای ڕەمەزان زادە و تاج زادە و هەرواتر بێهزادی نەبێوی ئەوانە کەسانێک بوون کە دەو سازمانی شتیدا بوون مبارزینی ئینقلابی ئیسلامیدا بوون ئەوان بەشێکی دیکەی وانێن ڕێکخراوێکی دیکە کە دەیقەت جەمبەی سەراسەری هەبوو سازمانی دەفتەری تحکیمی وحدەتی دانیشتووی بوو کە دەیقەتدا زۆر نەخشێکی گەورەی هەبوو بە تایبەتی لە دانشگاهان و لە مەراکزی فەرهەنگی و ئەوانە بە ئیستیلاح ئەساسی و ئیسلاحاتی بوون ئیسلاحات ئەگەر تەمەشای بکەین گفتمانی ئیسلاحاتی لەسەر محورێکی ئەساسی دەگەڕا ئەو گفتمانە ینی لەسەر وەی بوو کە دەبێ جامعەی مەدەنی یعنی ئەوانە جامعەی چەمکی جامعەی مەدەنیان وەکو چەمکێکی استراتێژیکی گفتمانی واردی مەیدان کرد لە ئێران و ئەو دەمی ئەوانە ئەو شتیان هەبوو ڕۆژنامەی سەلامیان هەبوو و هەرواتر چەندین گۆواری وەکو گۆواری ئیرانی فەردا و
ئەوانە کە مەجموعەن شت بوو. هەڵبەت ئەو دوو سازمانە تەنها شت نەبوون، لە بەشەکانی دیکەش کە لە بەشێک لە تەرەفدارانی کولی ڕێژیم بە ئیسلاح و ڕێکخراوانە بوون، چه فەردەکان وەکو فەرد و ئێنە و چه بە سوورەتی سازمان لە دەوروبەری ئیسلاحاتدا هەبوون. ئەو ئیسلاحاتە ئەرزم کردن کە چەمکی ئەساسی استراتێژیکی وەی یعنی دەسەڵاتدان بە جامعەی مەدەنی بوو، جامعەی مەدەنی وارد مەیدانکردن بوو، حکوومەتی قانون بوو و هەرواتر حکوومەتی یعنی ئەوەی کە بخۆیان بەیان دەگوت مەردم سالاری ئیسلامی. ئەوانە مەسایلێک بوون کە مەترەحیان کرد. ئەمما دە خودی شتیدا جامعەی مەدەنیدا ئەو جورەی کە دەرکەوت بۆ چوونەکەیان مشکلاتی ئەساسی هەبوو لە نەزەر تێوریکەوە کە دێمە سەریوەی. لە نەزەر شتێوە ئیدئۆلۆژی ئیسلاح تەلەبی، ئیدئۆلۆژی ئیسلاح تەلەبی یعنی دەواقعدا بنەمایەکی زۆر سادەی هەبوو. بنەمای ئەو سادەی کە ئیدۆلۆگی ئەسلی ئەو حرەکەتەی کە سەعیدی حەجاریان بوو، سەعیدی حەجاریان ئەو ئیدۆلۆژیەی لە نووسراوێک لە مەقالەیەکی پرۆفسۆرێکی علومی سیاسی ئەمریکایی بنێوی خانمی مارتا نیوزبام وەرگرت بوو کە دە مەقالەیەکی کورتی وێ حدودی 20-22 سەفحەیە دەوێدا مارتا نیوزبام باسی شت دەکا، باسی جوورێک استراتێژی دەکا کە چانەزەنی لەسرە ڕادەبێ و فشار لە خوارە ڕادەبێ. منتها فشار لە بەروەی لە خوار ڕابێ دەبێت کۆمەلگای مەدەنی تەجهیز بکرێ لەسەر لە مەیدانێکی کە بە پانتایی گشتی و جامعەی مەدەنی ئەوانە دەوێدا فعال بن لە مەیدانێکی دابێ کە لە ئستراتێژی وانە دانی دەسەڵات بە کۆمەلگای مەدەنی بێ، استراتێژی وانە حکوومەتی قانون بێ ئەو جورە. سەعیدی حەجاریان لە حەقیقەتدا ئەساسی ئەو مەقالەی ئەو پرۆفسۆرەی ئەمریکاییەی کردە بنەمای استراتێژی ئیسلاح تەلەبان لە ئێرانی. ئیسلاح تەلەبان بەو ئەساسەی بوون کە واقعاً ئینتخاباتی ئەو دەمی ساڵی 78 بۆ 79 بۆ وایان بردەوە و خاتەمی هاتە سەرکار. ئەوەجێ دەکەی خاتەمی کە هاتە سەرکار هەر بەو شتەی هات کە لە حەقیقەتدا نیشانیدا کە ئەوانە دەفکری وەیدان کە لە تەرەفی تەجهیزی جامعەی مەدەنی فشارێ بێبن بۆ سەرشەوە چانەزەنی بکەن لەگەڵ حاکمیەتی لەبەروەی کە ڕێژیم بەرەو ئیسلاحاتێکی بڕوا کە شاید بتوانێ مەشروعیەتەکەی لە داکەوتن و وێرانبوون نەجات بدە. ئەساسی وەی کە بۆچێوە دایانگوت کە وایە ئەو مەشروعیەتی وایە چون ئەوانە ئیحساسیان کرد. بەشێک لەوانە مەسەڵەن وەکو ئەوانەی کە نێوم بردن ئەوانەی سازمانی ئینقلابی ئیسلامی ئەوانە و تحکیمی وحدەت ئەوانە یعنی پێیەکی وانەش دە سوپای پاسداراندا بوو. ئەوانە دیتیان کە ئەو استراتێژیەی کە ڕەفسەنجانی بەکاری هێناوە، ئەوەی کە سپای وەکو عاملێکی واردی اقتصاد کردەوە، بەشێکی سەهمێکی گەورەی لە اقتصادی داوە بە سپای، ئەوە بنەمای فەسادێکی گەورەی ڕەوابطێکی ئەرباب و مشتری دە سپایدا لەسەر کۆنتراکت و ڕانتی سیاسی و ڕانتی اقتصادی لە سپایدا دروست کردو و ئەوانە معتەقد بەوەی بوون کە سپا ئەساسەن سازمانێکی مەردومیە و دەبێت لەو شتانە
پاک بکرێتەوە وەلی سپا ئەو دەمی یعنی دەژێر چەترێکی دیکەدا کاری دەکرد بەوە چەترێک بوو کە خامنەیی دروستی دەکرد خاتریش دقیقەن دەرهەو زمانەیدا دەستی بەوە کرد بوو کە دەبەربەرەکانی دەگەڵ ڕەفسەنجانیدا بنەمای دەسەڵاتی خۆی تەحکیم بکە بۆ تەحکیمی کە کرد سازمانەکانی موازی بە وجود بێنێ کە موازی حکوومەتێک کە دەستی ئیسلاح دەلەباندا فعالیت بکە فەرموو ئایا ئەو وەزعیەتەوە هاتە پێشەوە لە نوعی کارکردی کۆماری ئیسلامی بوو کە مەقولەی ڕفرمخواز بوو بووە مەسلەیەکی کۆمەڵایەتی یان نەخێر ئەوان بەرنامە و استراتیژیەکەیان مەقبولیەتی زیاتر بوو چونکی ئەمە ئەگەر بینە سەرە و پرسیارەی کە ئایا واقعاً ڕفرمخوازان لەباری کۆمەڵایەتیەوە نفوزیان بوو خەڵک لە پشتیان بوو ئێمە نمونەهای زۆرمان هەیە جنبشی سەوزمان هەیە جنبشی ڕێی ئێمنکوی هەیە نازانم حتا تا ئەندازەیەکیش ئەو 1 ملیۆن ئیمزا و نازانم بەعزێ لەوانە هەر لەو چوارچێوەی ڕفرمخوازە ئەگرێت ئەو بنەمای کۆمەڵایەتیان ئەوان بە شکڵێ بەدەستیان هێنابوو کە کۆماری ئیسلامی زەبروزەنگی هێزگار زۆرە کرد و خەڵک مەجبور بوون لایەنێکی تر هەڵبژێرن لایەنێکی بۆ نییە باسەکرێ ئەڵێن خراپ و خراپتر لایەنی خراپەکە هەڵبژێرن یاکو ئەوەی کە نا بە تەوری واقعی کۆمەلگا ئەو سیاست و ئەو استراتیژی بەلاوە گرنگ و قبوڵی بوو بە باوەڕی من ئیسلاح تەلەبان لە ئەڤەڵێدا بەو پەیامەی ئازادی کە هاتن بەو پەیامەی حکوومەتی قانون کە هاتن بەو بەحسانەی کە لەسەر ئازادی ژنان دەیان دەکرد لەسەر مەسەلەی ئیکرانەوەی کۆمەلگادەیان کرد لە دوو قشراندا زۆر شت بوون یادی پشتیوانیان هەبوو یەکیان طبقەی متوسطی طبقەی ناوەندی مامناوەندی مۆدرن بوو توجه دەکەی یەکیشیان قشری دانشگاهی و کارەکانی بە ئیسلاح یەخەت سفید بوو دانشگاهیەکان لە دوایە حقوقدانەکان بەشێک لە ئەوانەی کە دە بیزنسی مۆدرندا بوون بەشێک لەوانەی کە مەسەڵ معەلیمەکان دەبینیوانەدا ئیسلاح تەلەبان مەحبوبیەتیان هەبوو بەبێت هەردێت و دوو شت ئەوەی نیشاندا کە بنەمای بە ئیسلاحی کۆمەڵایەتی ئەگە بڵێن بنەمای تەبەقاتی ئیسلاح تەلەبان چۆن بوو یەکیان ئەو ڕاپەڕینەکەی دانشگا بوو کە دقیقەن نیشانێدا کە ئیسلاح تەلەبان لە دانشگایە نفوزیان یەکجار زۆرە پاش هەتا ئینقلابی فەرهەنگی وانش کراوە دیسان ئەو بە تایبەتی خوێندکاران ئەو ڕێکخراوانەی وەکو دەفتەری تەحکیمی وەحدەتوانە فعالیەتێکی زۆریان کردو و فعالیەتە دیارە هەم لە لایەکەوە زیدی چەپی بوو و لە لایەکیشەوە زیدی ئیسلامێکی ڕادیکاڵی وەکو ئەو جوورەی کە ڕێژیم دا ئەوایلدا بەحسی دەکرد ئەوانە زۆرتر بەرەو ئەوە دەڕۆیشتن کە جوورێک پرۆسەی سیاسی دموکراتیزە بکرێت ئەو ڕاپەڕینی دانشگایەوەی نیشاندا کە ئیسلاح تەلەبی لە دانشگای بنەمای هەبووە ئەلانیش کە بەشی زۆری و کەسانەی کە ئەو دەمی هەڵاتون هاتوونە دەرێ ئەلانەکە لە ئوروپا و ئەمریکایە لە تەلەڤیزیۆناندا دە بەرنامەی رادیۆ و تەلەڤیزیۆن قسان دەکەن ئەوانە جوانانێک بوون کە ئەو یعنی دەواقعدا یعنی هەر ئەوانەی تەحکیمی وەحدەت بوون یعنی ئەو کارێک لە دوایە نمونەی دووەمی کە چۆن ئیسلاح تەلەبی دەبینی طبقەی بە ئیسلاح چینی ماوناوەندی لە ئەوەی کە پێدەڵێن یعنی پێتی بورژوازی مۆدرن بە ئیسلاح خوردە بورژوازی مۆدرن کە دیدی غەربیان لەسەر شتێ بوو دیدی تەکنیکاڵ راشنال غەربیان دە سیاسەتە بوو لە نەوینی واندا مەحبوبێتیان زۆر بوو ئەوەش دقیقاً لە شتی لە حرەکاتی لە بەسا جنبشی سەوزدا نیشاندرا کە جنبشی سەوز لە حقیقەتدا
یەکێک لە سەبەبەکانی کە شکستی خوارد هەڵبەت یەکێک لە سەبەبەکانیشی کە بۆچی لە پڕاکی لە شارێکی وەکو تارانێ ئاوە بە سورعەت پەرەی گرت ئەوە بوو کە تەبەقەی متوەستی ئیشاری لە پشت شت بوو لە پشت جنبشی سەبز بوو بێ تەردید ئەو داستانی ڕایمەنکو ئەوە دروشمێک بوو کە ئەو بەشەی لە تەبەقەی متوەست بە ئیستیلاح مامناوەندی ئەگە بڵێن یا بەشتی قەدیمی کلاسیکی مارکسیستی بڵێن پێتی بورژوازی مدرن پێتی بورژوازی مدرن بە شێوەیەکی بەهێز و گەورە لە پشت مەسەلەی ئیسلاحات بوو هەروە ینی جنبشی سەبزیژەوەی دقیقەن نیشاندا وەلی ئەوەش کە دروستە لە شتیدا کە کوتیان کە جنبشی سەبزە نەیتوانیوە دە قشرەکان بە ئیستیلاح دەبینی فرودەستانی شەهریدا دەبینی ئەو کەسانەی کە لە حاشیەی ئابووری و کۆمەڵایەتی کۆمەلگایدا ماونەوە دەبینی واندا مەحبوبیەت پەیدا بکە ئەوەش ڕاست بوو ئەوە شتێک بوو خودی ئیسلاح تەلەبان پاشان هاتن فکریان دەکردن منتەها ئیسلاح تەلەبی لێرە بێمە سەر مەسەلەیەکی ئەساسی تێۆریک ئەوە بوو کە ئیسلاح تەلەبی بەرداشتێکی زۆر مەحدودی لە کۆمەلگای مەدەنی هەبوو ئەو بەرداشت مەحدودی کۆمەلگای مەدەنیە ئەوە بوو کە کۆمەلگای مەدەنی دە حقیقەت ئەو بەشەی لە کۆمەلگای دەدی کە لەوێدا حکوومەت ینی بە شێوەیەکی سازمانی و ڕێکخراوی شتی نییە ینی نفوزی نەکردو تقریبا ئەو جورە بوو وەلی ئەوەی کە مهمە دێرەدا ینی زۆرتر بەرەو ئەوە دەڕۆیشتن کە ینی ئەو بەرداشتەی لە کۆمەلگای مەدەنی کە دە حقیقەتدا لە فکری سیاسی ئینگلیس و سکاتلەندی ڕادێ کە کۆمەلگای مەدەنی زۆرتر بە بنەمای حکوومەتی قانون دەزانێ توجه دەکەی بە بنەمای حکوومەتی قانون دەزان چون بە شێوەیەکی کلاسیک دوو بۆ چوون بۆ کۆمەلگای هەبوو ئەوەی کە ئینگلیسیەکان و سکاتلەندەکان باسییان دەکرد بە فێرگوسن و ئادام سمیت و لە دوایە جۆنز و ئەوانە باسی ئیشتیان دەکرد کۆمەلگای مەدەنیان دەکرد ئەوان باسی وایان دەکرد کۆمەلگای مەدەنی دەرێقەت بنەمایەکی شتە حکوومەتی قانونە کە زەمینەیەکی بۆ اقتصادێکی ئازاد دروست دەکا و اقتصادی ئازادە سەبەب دەبێت سبب دەبێت کە حقوقی ئیندیڤیدوال یعنی ئیفارد تاک لە کۆمەلگا بپارێزرێ و ببێتە بنەمایەک بۆ شەهروەندی و ئەو جورە ئەو بەساتاوە دەر وەلی فەرانسەویەکان کە وەکو مونتسکی و ڕووسۆ و ئەوانە زۆرتر دە تەفسیر و خۆیاندا لە کۆمەلگای مەدەنی تاکیدیان لەسەر ئۆتۆنۆمی سەربەخۆیی کۆمەلگای مەدەنی لە دەسەڵاتی سیاسی دەکرد وەلی ئەو جورەی کە معلوم بوو دەبینی ئیسلاح تەلەبەکانی ئێرانیدا هەردووک ئەوانە بە شێوەیەکی بوون وەلی زۆرتر بەرەو ئەو تەفسیرەکەی ئینگلیسی دەچوونەوە و ئەو لێرەدا منتها مەسەلەیەکەیە کە ئەویش یعنیەوەیە کە ئەگەر واقعاً ئاوا بێمە باسی کۆمەلگای مەدەنی بکەین حدود و سنووری کۆمەلگای مەدەنی دە مقابلی دەوڵەتێدا چ دیاری دەکات چ ئەو حدود و سنوور دەوڵەت دە مقابلی بۆ وەکو ئەو سیستمەکەی یعنی بۆ چوونەکەی ئینگلیسی سکاتلەندیان بەشی زۆری تێوریسیەنەکانی ئیسلاح تەلەبی ئێرانێ بەرە ئەوە یعنی نەزەریانەوە بوو کە قانون دە حقیقەت فەرق یعنی سنوورەکانی کۆمەلگای مەدەنی معلوم دەکا لێرەدا دەگەڕێمەوە سەرش ئەوە ئەو هەڵەیە دەواقعدا دا بەشێک لە بۆچوونەکانی مارکسیستیش بۆ کۆمەلگای مەدەنیدا هەبووە مەسەلەن نەگەر دقەتێ بکەین مارکسیستی معروف مارکسیستی ساختگرای معروفی فەرانسەی لوی ئالتوسێر ئەو ئیرادەی لە گرامشی دەگرێ
دەڵێ گرامشی ئەو ئەهمیەتەی کە بە قانونی دا تەبیینی هۆویەتی کۆمەلگای مەدەنی دەدا ئەوە تووشی هەڵە دەبێ بەو معنایی کە قانونی ینی جیاواز لە دەسەڵاتی سیاسی دەبینێت دە سوورەتێکیدا دە جامعەیەکی دموکراتیکدا یان نیوە دموکراتیکدا قانون هویەتی ئەسلی دەسەڵاتی سیاسیە و قانون بەبێ دەسەڵاتی سیاسی نەمومچینە نەقابلی ئیجرایە ئەو ئیرادەی ئالتوسێری لە گرامشی بە باوەڕی من ئیرادێکی زۆر گرینگە و ئەو ئیرادە دە چوارچەوەی ئێرانێشدا کە بەشی زۆری ئەو بەسەر بەحسەی حکوومەتی قانونی لەگەڵ جامعی مەدەنیان یەک دەگرت ئەوە ینی تەسەووری ئەوەی کە ئەوانە بتوانن ینی قانونێکی سربەخۆ لە دەسەڵاتی سیاسی هەبێ بەسرات تەسەوورێکی غەڵەت بوو ئەوانە باسی وایان دەکرد کە دەبێ ئەمە مبارزە بکەین کە پانتایی گشتی بکرێتەوە پانتایی گشتی بکرێتەوە منتها پانتایی گشتی دەواقعدا دەجگایەکی وەکو ئێرانێدا فقط ئیجازەی فعالیەتی دە چوارچەوەی قانونیدا هەبوو و ئەو قانونە بۆ خۆی گەورەترین بە ئیستیلاح مانع بوو بۆ گەورەبوونەوەی پانتایی گشتی هەر ئەو جورەش بۆ گەر زمانی خاتەمیدا قانونی مەتبوعاتیان بردە مەجلیسێ ئەو مەجلیسەی کە ئەو دەمی تا حەدێکیش ڕادیکال بوو قانونی ئەو دەمی یعنی حاکمیەت پێشی ئەو قانونی مەتبوعاتی گرت لەبەرەوەی کە ئیجازە نەدا کە پانتایی گشتی کە ئەساساً گەشەکردنی جامعەی مەدەنی حاڵەتێکی حەیاتی هەیە یعنی گەشە بکا و گەورە بێتەوە جابۆیە مشکلی ئەساسی ئیسلاح تەلەبیەوە بوو ئەمما یەک مەسەلە دێرەدا دەبێت دەکەین ئیسلاح تەلەبی ئەدواری هەیە چەند یعنی دەورەکەی یعنی دەورەی کە پاشان کە خلاص دەبێ بە دەگاتە جۆنبشی سەبزی ئەو دەورە خلاص دەبێ ئەوە دەورێکە کە لە نەزەر فکریشەوە خاتمە پەیدا دەکات بەو معنای کە ئیسلاح تەلەبی پێش جۆنبشی سەبز ئەگە تەمەشای تێوریسێنەکانی ئیسلاح تەلەب بکەن تەمامەن یەک دەیەک شتیدا شەریک بوون ئەوە کە ئیسلاحات دەبێ دە چوارچەوەی قانونی ئەساسیدا بکرێت تەوەجۆ دەکەین قانونی ئەساسی ئێرانیان قبول بوو بەو معنایی بوو کە سنووری گفتمان و پراتیک و عملی سیاسی ئیسلاح تەلەبی دە چوارچەوەیەکیدا ئەنجام دەدرا کە ئەو سنوورە ینی دکتۆرین و تئۆری ویلایەتی فەقیه مشەخەسی کرد بوو و ئەگەر لەوەی لایەندابایە لە خەتی سوور لایەندابایە ئەو خەتە پاش شکستی جۆنبشی سەبز شکا پاشوەی بەشێک لە ئیسلاح تەلەبان ئیسلاح تەلەبی دووش ئینشعاب بوو بەشێک لە ئیسلاح تەلەبان بەو قەرارەی گەیشتن کە هەتا کاتێکی کە ئەوانە دە چوارچەوەی ئیشتدا بمێننەوە ویلایەتی فەقیهدا چوارچەوەی ویژمانی و گفتمانی ویلایەتی فەقیهدا بمێننەوە بەجگایەکی ناگەن بۆیە موسەوی بە تەدریج ئەو ڕێگایە هات و دە ئاخرین بەیانیەکانی کە دە دو سێ ساڵەیدا داوێتی ئەساسەن ئەو باسی ئەو شتەی کرد کە ئەلان یا تاجزادە مەسەڵەن باسی دەکەنەوەی پێ دەڵێن لەسەر ئەوانە قساکەین کە ئێستا وەزنیان چۆنە عبور از رژیمە بە ئیستیلاح عبور از رژیم یعنی فرێدانی ویلایەتی حەقی و فەقیه بەڵێ ئێمە ئەبینین کە ئیسلاح خوازان با تۆجه بۆ سەردەمێکیش بۆ خۆیان لە دەوڵەت تابوون ئیمکاناتێکی ماڵیان لە دەستا هەیە هەم بە بەخشێک لە سپای پاساران نفوزیان بۆ بەخشێکی تەبعەن کەمتر ڕۆژ بە ڕۆژ کەمتریش بووەتەوە بەڵام لەلایەکی ترەوە ئیمکاناتێکی دەوڵەتی لە اختیاری ئەوانەدا بووە کە ئەوە ئەیتوانی لەباری پێشبردننی سیاستەکانی خۆیان بە کەڵکوەرگرتن لە ڕۆژنامە بە کەڵکوەرگرتن لە نەشریات لێ مێدیا بتوان تا ئەندازێ سیاستەکانی خۆیان ببەنە پێشەوە بەڵام
ئایا ئەوە کەم کاری کردیا کە ئەوە ئەسڵ جامعەی مەدەنی متەوەجه بوو کە ئیدامەدانی ئیسلاح تەلەبان بەو شێوەیە ناتوانێت جواببووی نیازەکانی ئەوە بێەوە بوو لە شەعارەکانە ئیسلاح تەلەب چی ئەوتریان ئەوە ماجرا تەواو بووە و ئەلەوانە ئەوەیە کە لەویایە کە خەڵکی تر باوەڕیان بە ئیسلاح تەلەب نامێنێت و بۆیە نە ئیمکاناتی دەوڵەتی نە ئیمکاناتی ماڵی نە شەخسیەت‌های بەرجەستە توانێت کۆمەک بکە و بە نوعێک کەون لە پراوێزەوە. ئایا ئەوە دەلیلی ئەسڵەکەی بوو یا جامعەی مەدەنی وشیارترە و لەگەڵ ئەو بنەمانەی وایە وەق بە ناوی بنەماهای قانونی باسیەکەن ناتەبایە وەکو مەسەلەی ژنان وەکو مەسەلەی حجاب یا بڕێک لە ئازادی دموکراتیکەکان. ئیسلاح تەلەبی دە دەورەی ئەڤەڵی خاتەمی و هەرواتر تا حەدێک دەورەی دووەمی سەرۆک کۆماری خاتەمی لە تەرەف حاکمیەتیەوە نە حکوومەتە و حاکمیەتیەوە لە تەرەف حاکمیەتەوە وەکو خەتەرێکی گەورە دیترە بەڕاستی وەکو خەتەرێکی گەورە دیترە و ئەو خەتەرە دەبین کە لە هەر ئەو دەمی بوو کە جەماعەتێک لە جەمعێک لە سەردارانی گەورەی ئیسپا سەردارانی بانفوس کە ئەز جملە سولەیمانی ئەز جملە عەزیزی ئەز جملە سەلامی ئەوانە چ بوو ئەوانە نامەیەکی تەهدید ئامیزیان بۆ خاتەمی نووسی و بۆیان نووسی کوتیان کە ئەمە ناتوانین ئەو وەزعی کە هاتوتە پێشێ لە وڵاتی ئەو مەسلەی شت بکەین تحمل بکەین و قبوڵی بکەین. ئەوە دە حقیقەتدا یعنی پارالێلی وەی وەکو مەسەلەن نامەیەک بوو لە ساڵی 1997 نێزا ئەرتێشەکانی تورکیەی بۆ عەربەکانی کە ئەو دەمی ئەڤەڵین سەرۆک وەزیرانی ئیسلامی تورکیە بوو پێش ئەردۆغانی نامەیەکی ئاوایان بۆ نووسی کە لە تورکیای پێ دەڵێن کودتای بێدەنگ کودتای ئێشتی لە دەقیقەتدا ئەو نامەیە بۆ شتیان نووسی بۆ خاتەمیان نووسی نیشانی دەدا کە حاکمیەت چەندە لە گفتمان و حرەکەتی ئیسلاح تەلەبی دەواقعدا ترساوە و ئەلبەتە کوڕی خودی خامنەیی دەرڕاسی ئەو مخالفەتە لەگەڵ ئیسلاحاتدا بوو کە جەماعەتێکی دیکەش تێیدا بوون. منتها ئیسلاح تەلەبی پاش جۆنبشی سەبز ئەساسەن بنەمای سیاسی خۆی لەدەستدا تەوەجۆ دەکەی گفتمانەکەی کە نەیتوانی بوو بە عیلەتی وەی کە نەیتوانی بوو لە ویلایەتی فەقیه ڕەت ببێ نەیتوانی بوو لە ینی باسی ریفۆرمە ینی ریفۆرمەکانی کە باسی دەکرد دەگەڵ نیازمەندەکان و پێداویستەکانی ویلایەتی فەقیهدا قانون ئەساسیدا نەدەهاتەوە. بەتەدریج وەختی چێ ئینشاء بکرا دا خودی ئیسلاحات داگە تەمەشای مەسەلەن سازمانی مبارزینی ئینقلابی ئیسلامی بکەین دەوێدا تاجزادە مەسەلەن بەرەو ئەوە ڕۆیی کە کوتی دەبێت لە شتی ڕەت بین لە ویلایەتی فەقیه ڕەت بین وەلی دە سوورەتێکیدا مەسەلەن خودی بێهزادی نەبەوی هەتا ئێستاش باوەڕمەند بە ویلایەتی فەقیه ماوە باوەڕمەند بە شتێمە یعنی ئەو خودی ویلایەتی فەقیه خودی باوەڕمەندی بە شت بە قانون ئەساسی نظامی و باوەڕمەندی بەوەی کە ئەساسی ینی دژ بە سەکولاریزمی ڕژیمی کە دەڵێ دەبێ دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی مەذهبی پێکەوە بن و دەسەڵاتی سیاسی تابعی دەسەڵاتی مەذهبی بێ کەوە دە قانونی ئەساسیدا هەیە ئەوانە دە حقیقەتدا
یعنی ئەوە بۆ یعنی یەکێک لە ئەساسی شکستی ئی پرۆژە ئیسلاحات بوو. جا لەبەروەی وەختێکی ئیسلاحات لە شتی پاژوەی پاش ئەحمەدی نەژادی کە ڕۆحانی هات، ڕۆحانی داقیقەتدا نەیتوانی واقعان ئەو ئیسلاحات یعنی ئیسانی نەدەیتوانی نە ڕێژیم یعنی حاکمیت ئیجازەی دەدا کە ئەو دوو بەشەی ئیسلاحاتی بێنێتەوە. ئیسلاحات ڕۆحانی داقیقەتدا جوورێک ئێتلافی زمنی لەگەڵ ئەو بەشەی ئیسلاحاتی ساز کرد کە باوەڕیان بەوەی بوو کە قانون ئەساسی دەبێ بمێنێتەوە و لازم نێ لە ویلایەتی فەقیه ڕەت بن، ڕژیم دەتوانێت دەو چارچەوەیدا خۆی شت بکە بە شێوەیەک. منتەها ڕۆحانی ئەو کارەی کرد، یعنی وەختێکی کە هاتە سەرکار ئەهەمیەتی ئەساسی بە ئەمنیەتیدا تا بە ئازادی و یعنی ئەو گفتمانەکەی ئیسلاح تەلەبان، یعنی داقیقەتدا پشتی بە ئیسلاحات کرد. ئەمە ئەومان دەشتی دادیدا دا ڕاپەرینەکەی ساڵی 2017 دادی کە خەڵک هاتنە دەرێ کوتیان چیان گوت دەوێدا کە کوتیان ئیدی مەسەلەی ئیسلاحات تەواوە، تەوەجێ دەکەی، یعنی دەوێدا کوتیان شعارەکەم گەرە ئیسلاح تەلەب تەمام شد ماجرا شتێکی وایە. ئەزانێکی کات ئەباس من کاتم زۆر نەماوە. بەڵێ ئەوە نیشانی دا کە ئیسلاح تەلەب ئەساسەن دەبینی تەبقەی متەوەستی ئی مۆدێرندا بنەمای خۆی لەدەستداوە. کاتم زۆر نەماوە بەڕاستی ئەبێ ئەمە هەم مەسەلەی نێودەوڵەتیشی بەڕسی بکەین بە کورتی و دوایش نەتیجەگیری بکەین کە ئایا ئەمانەتوان ئاڵتەرناتیڤێک بن بۆ داهاتوێرانیانە. وەختی خۆی خاتەمی مەسەلەی تەمەدونی دەوڵەتەکان و ئەوانەی مەترح کرد و لەوێ حتا مەسەلەن نەوعێک لە کراوەیی لەگەڵ وڵاتانی نێودەوڵەتی هێنایە ئاراوە. بە تۆری واقعی ئیسلاح تەلەبی ئەوەی وا لە ناو ڕژیمە بووە چنێک توانیوێتی لە ئاسی نێودەوڵەتی ئەو ئاڵتەرناتیڤە بێ کە وڵاتانی زلهێز لەسەریان حەساب بکەن. ئایا واقعەنەوان توانی بوویان ببن بەو ئاڵتەرناتیڤە بۆ ئەوان کە دوای کۆماری ئیسلامی یا دوای حکوومەتی وەلایەتی فەقیه ئەوان بتوانن هەر حکوومەتێکی معتەدەلتر بێنە سەرکار لە ئاسی نێودەوڵەتیە؟ بە باوەڕی من لە ئوروپایە پشتیوانیان هەبوو، یعنی دە حکوومەتەکانی یەکگرتوو ئوروپای یەکگرتوودا، یعنی یەکەتی ئوروپادا پشتیوانیان هەبوو، لە ئینگلیسیدا پشتیوانیان هەبوو، وەلی ئەو پشتیوانیەی کە چە لە فەڕەنسا و ئاڵمان و ئینگلیس و ئیتالیا هۆڵەند و ئەوانە ئەو پشتیوانەی کە هەیان بوو هیچ وەختێکی ئەوەندە نەبوو کە ببێتە بنەمای سیاسەتێکی ڕەسمی لەسەر ئێرانێ، یعنی هیچ وەختێکی نەبوو بنەمای سیاسەتێکی ڕەسمی، وەکو زۆرترەوە بوو کە حوسن نیەتیان نیشان دەدا بەوەی دەوەجێ دەکەی حوسن نیەتیان نیشان دەدا بە خاتەمی و یا پاش خاتەمیش، یعنی نسبەت بە حرەکەتی ئیسلاحات وانە دژایەتی لەگەڵ ئەحمەدی نەژاد و سیاسەتی ئەحمەدی نەژاد وانە بوو، وەلی هیچ وەختێکی بە باوەڕی من پشتیوانی لە ئیسلاح تەلەبی لە ئێرانێ نەبوو بە سیاسەتی ڕەسمی وڵاتەکانی یەکەتی ئوروپایە. ئەو دەمە ئینگلیسیش ئەلبەتە بەشێک لە یەکەتی ئوروپایە بوو نەبوو. دەمۆردی ئەمریکایەدا وەزعەکە ئەویش هەرە و جوورە بوو، منتها ئەمریکا یعنی خودی شەخصی ئۆباما بە نەزەری من یەکێک لە کارەکانی خراپ دە کارنامەی ئیشتیدا ئۆبامای داوە بوو کە دەرچێکی زۆر داخرا و جەزمی لە شتی هەبوو لە حرەکەتی ئیسلاح تەلەبی لە ئێرانێ و بە تایبەتی لە جۆنبشی سەبز هەبوو. ئۆباما هیچ وەختێکی
بە شێوەیەکی ڕاشکاو و لەفزی لە جنبشی سەبز پشتیوانی نەکرد و ئەوە شتێک بوو کە ئیسلاح تەلەبان زۆر پێشت بوون زۆر چون ئومێدیانەوە بوو کاروا لە تارانێژ شتیان دەدا ئۆباما هەستی یا با ئونا فلان ئەو جورە شتیان دەکرد و ئەو دەمی ئاوا بوو کە دیار بوو کە ئۆباما لە بنەوە خەریکی معاملە و مذاکرە لەسەر مەسەلەی ئەتۆمی لەگەڵ ئێرانێ بوو تەوەجێ دەکەی لەگەڵ ئێرانێ بوو و ئەوە بۆ خۆی زۆر مهم بوو بۆوان و ئەوە مەسەلەی سەرەکی بوو بۆ ئۆبامای و نەیدەویست ئەوەی قوربانی بکاوە پاشی بخات یەشتێکی دیکەش هەبوو ئۆباما وەختێکی کە لە کۆشکی سپی بوو زۆر کەس بەوەی تەوەجێ ناکە هێندێک ڕاوێژکاری هەبوو ئەو ڕاوێژکارانە لەو فلاسفەی ئیسلامی وانەوەکە سەید حەسەنی نەسر کوڕەکەی یەک دوو کەسی دیکە بوون ئەوانە دەبوچوونی ئۆبامایدا بۆ شتی بۆ تەبیینی هویەتی دەسەڵاتی سیاسی لە ئێرانە بە تایبەتی خودی شەخصی خامنەییدا تەئسیری هەبوو بە باوەڕی من تەئسیری بوو دەوانەدا کە ئەو نامانەی کە ئۆباما بۆ خامنەی نووسی تەوەجێ دەکەی ئەو نامانە یعنی بە تەئسیری خراپی هەبوو لەبەرەوەی کە تەوەهومی خامنەیی نسبەت بە دەسەڵاتی خۆی زۆر کرد ئەو تەوەهومەی خاتەمی وەی کرد کە ئۆباما نامەی ئاوا سازشکارانە داوەت بەشت بۆی دەنووسێ ئەوە دەقیقەن بە نەزەری من شت بوو باوەز بوو کە تەوەهومی قودرەت دا حاکمیەتی ئێرانەدا یەکجار زۆرتر بێ وەلی ئۆباما دەریقەتدا شتی بە ئیسلاح تەلەبی کرد و ئەوە بۆ خۆی یەکێک سەبەبەکانی بوو کە حکوومەت توانی زۆر بەڕاحەتی و بۆی کەی پترسێکە دەلا شتی کە باستابی وەی لە سەحنەی نێونەتەوەییدا چۆن دەبێ جنبشی سەبزی زشت بە تەریقەیەکی وەحشیانە سەرکوب بکە هەراو دەمی بوو کە سەردارێک لەو سەردارانەی کاتم زۆر نەماوە کە دکتۆر عەباس سەردارێک سپاکوتی کەمە نزیکەی 560 کەسمان فقط نوخائی کرد لە ئێرانێ ئەو سەردارە بخۆتی ئاوڵە بڵێ ئێستا من ئەگەر بکرێ لە کەمتر لە 2 دقیقە پێم بڵێن ئایا واقعەن ئیسلاح تەلەب ئەتوانێ ئالترناتیوی داهاتووی یا لە ئەگەری گۆڕانکاریەکانی ئێران ببێ ئالترناتیوی داهاتووی ئێران زۆر بە کورتی چونکی کاتم نەماوە باتەوەجب و کێشەی تکنیکیش کە هاتە پێشەوە بە باوەڕی من ئیسلاح تەلەبی وەکو ئەمە دەمان ناسی و دەیناسین شانسی نەماوە لە ئێرانێ دەوەجێ دەکەی و ئەگەر کەسانێک وەکو تاجزادە یا موسەوی بیانێوە ببن بە محورێک کە لە دەوری وانە ناڕازەکان و خربن دەبێت لە هەم لە گفتمان و هەم لە سیاست و هەرواتر لە هویەتی ئیسلاح تەلەبی ڕەت ببن ئیسلاح تەلەبی پاژوەی کە خاتەمی ڕۆیی وەکو ئامرازێک کەوتە دەستی ڕژیم لەبەر موازنەی قودرەت لە حکوومەتەکاندا هەمیشە لە ئیسلاح تەلەبی استفادێک هەتا دەبینین لە دەورەی ئینتخابی موسەویش شتیشدا ڕئیسیدا لە دەورەی ئینتخابی پزیشکیاندا لە ئیسلاح تەلەبی وەکو ئامرازێکی استفادەی کردووە بۆیە ئیسلاح تەلەبی ئەو ئێعتیبارە و ئەو مەشروعیەتەی ئیسلاح تەلەبانەی ئەوەی کە گفتمان ئیسلاح تەلەبی دەیدایە نەماوە و ئەگەر ئیسلاح تەلەبان بیانەوێت لە دەوری کەسانی وەکو تاجزادە و نازانم وەکو موسەوی و جەماعەتەکەی وان وە خربن ئیدی تازە دەبێت بە هویەتێکی تازە و گفتمانێکی تازە وارد بن کە ئەو هویەت و ئەو وێژمان و ئەو گفتمانە یعنی لە ڕابردووی ئیسلاح تەلەبی دابڕابێ بەڵێ زۆر سپاس دکتۆر عەباس بۆ
بەشداریتان لەو بەرنمەیەدا بەداخەوە کێشە تکنیکەکە بوو بەوەیە کە کاتمان زۆر بەدەستەوە نەبێ ئێمە دامان نابوو لەسەر مەسەلەی مجاهدینیش هەر لەم باسا نەک بە خاتیرەوە مجاهدین و سلاح تەلەب یەکێکن بەڵکو بە هۆی بنەماکانی ئیدئۆلۆژیانەوە وتمان هەر لەم چوارچێوە بیگونجێنین بەڵام فریان نەکەوتین هەوڵە دێن لە بەرنامەیەکی ترا بە تایبەت لەسەر مجاهدینیش وەکو ئالترناتیڤێک قسە بکەین. دیسان زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنمەیەدا هیواداری بتوانین لە بەرنمەی تری شادیسان هەر مزاحمت دین ئەو سلسلە بەرنامانە ئیدامە پێدەین کە کولەن چاوڕۆشنیەکی زیاتر بە خەڵک بدەین لە ڕابطە لەگەڵ ئالترناتیڤەکانی دوای کۆماری ئیسلامی و لە دوای ئاڵوگۆڕەکانی دوای کۆماری ئیسلامی. ئەمن سپاس دەکەم سپاسی تەلەڤیزیۆنەکەتان دەکەم و من لە خزمەتدام بۆ بەرنامەی دیکە لەسەر مجاهدین و لە دوایش گویا بەرنامەیەکە کە لەسەر چەپی ئێرانە دەیکەین. زۆر زۆر سپاس حتمما پێکەوە هاواهەنگێکەین. زۆر سپاس بۆ ئێوەی بینەری خۆشەویستیش کە تا ئێستا بینەری و بەرنامەیە بوون هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوات خوازم.